خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی نەمشەو بە ناوی خۆم و سەرجەم هاوڕێ و هاوکارانم لە دەستگای میدیایی کورسات پیرۆزبایی هاتنی جەژنی قوربان لە ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین بە هیواین هەموو ڕۆژێکتان خۆشی و سەلامەتی و دڵخۆشی بێت بە هیوای ئەوەین کە قەیرانەکان کۆتایی بێت و خەڵکیش بە ئاسوودەیی جەژن کات دەمشەو ئێمە لە ڕەهەند باس لە هەنگاوەکانی یەکێک لە حەزبە سەرەکیەکانی هەرێمی کوردستان دەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماوەی ڕابردوودا چی کرد بۆ خەڵکی کوردستان؟ کۆمەڵێک دۆسیەی گرنگ لە کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە ژیان و ژیاری خەڵکی کوردستانەوە هەیە. یەکێتی ئەرکدارە بەوەی کە ئەم دۆسیانە بگەێنێتە کەنارێکی ئارام. پرسی عراق، پرسی خزمەتگوزاری لە هەرێمی کوردستان، پرسی ئارامی و پرسی خزمەتکردنی چین و توێژە جیاجیاکان. ئایا یەکێتی لە ماوەی ڕابردوودا توانیوێتی لە پەیامەکەی خۆیدا سەرکەوتوو بێت؟ ئەم شەو لە بەرنامەی ڕەهەندا تاوتوێی ئەم پرسانە دەکەین بە میوانداری یەک لە بەڕێزان بەڕێز سەرتیب عەلی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سەرتیب بەخێر بێی. هەروەها بەڕێز دکتۆر دڵپاک تاهر ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێزیشتان بەخێر بن. هەروەها بڕیارە لە هەر یەک لە شارەکانی کەرکووک و ڕانیا پامنێرانمان کاروان محەممەد و توانە عومەر لەگەڵمان بن بۆ ئەوەی سەرنجی چەند لانگرێکی یەکێتیان چەند کەسێک وەربگرن. کاک سەرتیب لەوەوە دەست پێ بکەم ئێوارێم بڕۆ مەکتەبی سیاسی یەکێتی کۆبووتەوە و مەسەلەن ئەگەر سەیری فەزای دانوستانەکان بکەیت لە بەغدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی لە ڕۆژێکە زنجیرێک کۆبوونەوەی هەیە لە ماڵی مام. ئەمە دەرخەری چییە؟ و چ یان چ کاریگەریەکی بۆ سەر ژیان و ئارامی هەرێمی کوردستانەوە هەیە بەگشتی؟ بەڵێ بێگومان خۆتان نەزان لە دوای هەڵبژاردنەکانی عێراقەوە تا ئێستێشی لەگەڵا بێ پرۆسەی سیاسی لە عێراقا تووشی بنبەستێک هاتووە بەوەی کە نەتوانرا لەو ماوە دەستوریانەی کە بە پێی دەستوری هەمیشەیی عێراق هاتووە سەرۆکایەتی کۆمار و سەرۆکی حکوومەت ڕابسپێرێ بۆ تەشکیلەی حکوومەتی نوێی عێراق. بۆ ئەم مەبەستە یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە وەکو نەهجی خۆی کە ڕێبازی جەنابی مام جەلالە کە وای ئەبینێ کە لە عێراقا پێویستە پرۆسەی تەوافق زاڵ بێ و سازان لە نێوان حیزبە سیاسیەکانی کورد و شیعە و سوننە کە سێ پێکهاتەی سەرەکی عێراقن و هێزی پێکێنەری حکوومەت و دامەزراوە دەستوریەکانی عێراقن هەمویان بە جۆرێک لە جۆرەکان بەشدار بن و بۆچوونیان هەبێت لە پێکێنانی حکوومەتە. بەڵام بەو شێوەی کە لە ماوەی ڕابردووە ئەو ڕەوتەی کە بەڕێز موقتەدا سەدر سەرپەرشتی ئەکرد لە چوارچێوەی جەبهەی ئینقازا وایان ئەبینی کە ئەتوانن حکوومەتی زۆرینەی نیشتیمانی پێک بهێنن بەڵام نەیانتوانی چونکە ئەوە هەم حیزبە سیاسیەکان بەدەمەوە نەچوون هەم لە ڕووی دەستوریشەوە نەتوانرا کە دوو لە سەرسی پەرلەمان کۆ بکرێتەوە بۆ پێکێنا بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار و دواتر ڕاستپاردنی کەسێک بۆ پێکێنانی حکوومەت. دواتر خۆتان ئاگادارن کە سەدر لە پرۆسەی پەرلەمانی لە پرۆسەی پەرلەمانی نەکت بە تەواوی لە پرۆسەی سیاسی پاشەک شەی کردووە جێگرەکانی بە کۆمەڵێک پەرلەمانتاری تر کە بە زۆرینە بەلای جەبهەی چوارچێوەی هەماهەنگیە پڕکرایەوە و ئێستا ئەوان نزیکەی 125 ئەندام پەرلەمان ئەتوانن لە دەوری خۆیان و هەماهەنگیان هەیە لەگەڵ چەند هێزێکی ترە. بۆ ئەم مەبەستە بەڕێز جەنابی کاک بافڵ کە لە بەغایە کۆبوونەوەکان چڕوپڕە و بڕیار وایە لە دوای پشوەکانی جەژنی قوربان پرۆسەی سیاسی گەرموگوڕێکی زیاتر بەخۆیەوە ببینێ و دەست بکرێت بە پێکێنانی ئەم حکوومەتی عێراق هەمە هەڵبژاردننی سەرۆک کۆمار. سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە دوای هەڵبژاردنەکان سیاسەتی پاراستنی هاوسەنگی هێز و سازان و بنەمای کۆی بەشداری لایەنەکان بوو و ئێسش لە سەر هەمان سیاست سوورە و بۆ ئەوە زەمینە خۆشکردنی ئەوێت لە پاڵ ئەوەیشە بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستان و ئستحقاقاتی دەستوری هەرێمی کوردستان هەم ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم چونکە یەکێتی مەسئولیەتێکی گەورەی هەیە لەو شوێنانەوە تاکە حیزبی کوردستانیە کە لە
دیالە و سەلاحەدین و کەرکووک و مووسڵ نوێنەر و ئەندام پەرلەمانی دەرچوو بێ و هیچ حیزبێک ئەمەی نییە ئەو نوێنەرایەتی نییە لە ڕووی جوگرافیەوە بێ مەسئولیەتێکی گەورەی هەیە کە بەش و مافەکانی خەڵکی هەم هەرێمی کوردستان هەم ئەو ناوچانە لەو ئیتیفاقە سیاسیانەی کە یێتە پێشەوە لە بەغدا و لە پێکێنانی حکوومەتی عێراقا زامنکا بۆ خۆی بۆ ئەم مەبەستە لە ماوەی ڕابردوو و لەم چەند ڕۆژەیشەوە ئەمڕۆژی لەگەڵا بێ کۆبنەوەی مەکتەبی سیاسی جەختکردنەوەیە لەسەر یەکەم پاراستنی مافەکانی کورد و کوردستان لە پێکێنانی هەر حکوومەتێکە چونکە بەڕاستی گرنگ نییە تەنها ئەوەی کە حزبێک ئایا وەزارەتێک پۆستێکی دەستەکەوێت لەوانەیە ئەمە بۆ هەندێک حیزب دەستکەوت و ئینجازێکی گەورە بێ بەڵام لەبەرەوەی کە وەکو خۆت لە پێشەکیەکەیە باسەکەت یەکێتی حیزبێکی ئەرکدارە یەکێتی مەسئولیەتی هەیە بەرامبەر بە خەڵکی کوردستان زۆر گرنگە کە لە بەرامجی سیاسی ئەو حکوومەتی کە یەتەکایەوە هەوڵی بۆ ئەدرێ هەرچەند ئاڵۆزیەکان هێشتا نەڕەوینەتەوە مافەکانی خەڵکی کوردستان و ئەو خاڵانەی کە تایبەتە بە خەڵکی کورد و بە هەرێمی کوردستان و بە ناوچەکانی دەرەوەی هەرێم لە دەستورە هاتووە هەوڵی بۆ بدرێ و جێبەجێ بکرێت. کاک سەرتیب لە ماوەی ڕابردوودا لە ساڵانی ڕابردوودا لە دوای پرۆسی ئازادی عراق سەرۆک مامجەلال چەترێک بوو بۆ هەموو عراقیەکان و بەڵام بەهۆی هەندێک ڕوودا و بە تایبەتی دەرەنجامی ڕووداوەکانی ڕیفراندۆم کورد تا ڕادەیەکی زۆر پاشەشەی کردبوو لە لاوەندی بڕیاردانە لە بەغا. ئێستا ئەو کۆبوونەوەانە مەسەلەن ڕۆژانە ئەبینی کە ینی ئەوانەی کوت لە گەورەکان سەرۆک و سەرپەرشتیارانی کوت لە گەورەکانی عراق لە ماڵی مامجەلال کۆبنەوە ئەمە درێژە پێدەری چ ڕاستیەکە بۆ یەکێتەکان وەکو عێراقیەکان باسیەکەن خێمەکەی جەنابی مامجەلال یعنی وەکو ماڵەکەی وەکو خێوەتێک ئەیان شوبهان بۆ سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکانی عێراق و چەند لە ڕۆژانی ڕابردووە هەمومان و چاودێرانی سیاسی ئەوەمان بینی کە ماڵەکەی جەنابی مامجەلال و بەڕێز کاک بافڵ لەوێ هەم پێشوازی و هەم سەردانی سەرجەم لایەنەکان و هاتنیان بۆ لای یەکێتی نیشتیمانی کوردستان دەرخەری ئەو ڕاستیەیە کە یەکێتی سیاسەتێکی ڕاست و دروستی هەڵبژاردووە هەر لە سەرەتاوە نەبوو بە بەشێک لە ناکۆکی نێوان پێکاتە سەرەکیەکانی عێراق و بە ڕاستیش ڕاشکاوانە قسەکەین پێکاتی سەرەکی لە ڕووی هەم دانیشتوانەوە هەم لە ڕووی پەرلەمانەوە کە پێکاتەی شیعەیە یەکێتی ئەو سیاسەتی هەڵبژار کە بەشێک نەبێت لە دروستکردنی ناکۆکیوە لە چەند ڕۆژی ڕابردووە سەر ڕای لایەنە سیاسەکانی عێراق و سەرۆک کۆمار سەردانی کاک بافڵی کردو بەڕێز سەرۆک وەزیرانی کاربەڕێکەری ئێستا و باڵیۆزی ئەمریکا و لایەنە سیاسەکان و باڵیۆزانی وڵاتان ئەمانە بۆ خۆی سەردانە بۆ ئەو تەوەجوهەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵ و پێگەی یەکێتی و ئەرکی یەکێتی لە نزیکخستنەوەی لایەنەکانە چونکە هەتا زوو نەکرێت لە پێکێنانی حکوومەت ناتوانرێت ئەو خزمەت گوزاریانە و ئەو بەرنامانەی کە لە هەڵبژاردن باس کراوە ئەم حکوومەتەی کاربەڕێکەرە جێبەجێ بکات. زۆر باشە کاک سەرتیب خات و دڵپاک. یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەرەوەی لە بەغدارێکدارە لە هەرێمی کوردستانی شەرکدارە و تیمێکی حکومی هەیە. لە ماوەی ڕابردوودا تا چەند ئێوە لە حەزب پاڵپشتی تیمی حکوومەت بوون بۆی بتوانێت باشترین خزمەتگوزاری یان لانی کەم لە ئاست تواناکانی خۆی بۆ خەڵکی کوردستان بەدەست بهێنێت یان جەختان لە خزمەتی خەڵک کردوتەوە؟ بەڵێ بەڕێزت بە نوێنەراتی ئەمە پیرۆزبایی جژنی قوربانە کرد ئەمریش جارێکی تر تاکی دەکەمەوە بە هیوای جژنێکی خۆش بۆ هەموو لایەک. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لەگەڵ یەکەم پرۆسەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە ساڵی 92 یەکێکە لە حیزبە سەرەکیەکانی پێکاتی حکوومەت و هەر لە سەرەتاوە کە دەستی بەکارکردن کردووە پەیامی سەرەکی ئەم حیزبە خزمەتکردنی خەڵک بووەوە هەمیشە لە وتارەکانی جەنابی مامجەلال و ئێستاش لە هەموو سەرکردایەتی و ئەو کەسانی کەوا درێژە پەیدەری ئەو ڕێبازان پامێکەیە هەمیشە دووباراکرێتەوە گەڕانەوە بۆ خانۆ قوڕەکان واتە گەڕانەوە بۆ خزمەتکردنی خەڵک وەفا و سوپاس گوزاری بۆ ئەو خەڵکی ڕۆژە لە ڕۆژان کە خزمەتی شۆڕشیان کردووە. بێگومانی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێکە چۆتە حکوومەتەوە
هەمیشە بە ئاراستەیە کاری کردووە کە بتوانێت خواست و پێویستیەکانی خەڵکدا بین بکە لە خزمەت گوزاری ئەوەی کە بەداخەوە ئەم کابینەی کە ئێستا لە سەرکارە کابینەیەکە هەر لە سەرەتای دروستبوونەوە تووشی کۆمەڵی ئاستەنگ بوو و یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسیارەتی بەشێک لەم ئەستەنگانەی کردوتە سەرشانی بۆ چارەسەرکردن هۆکار نەبووە بۆ ئاستەنگەکان بەڵکو کاراکتەرێکی زۆر ئەکتیڤ بووە بۆ چاککردن و باشکردنی و دەرچوون لەو ئاستەنگانی کە حکوومەت تێککەوتووە یەکێ لەو ئاستەنگانە توشبوونی کۆرۆنا بوو کە لە هەرێمی کوردستانە بەداخەوە وەکو هەموو ناوچەکانی تری دنیا کۆرۆنا یەخی گرتین و حکوومەتی هەرێم تووشی ئاستەنگێکی گەورە بوو هەم لە مەسلەی نەبوونی دا و دەرمان و پێداویستەکانی تەندروستی و هەروەها ئەو پێداویستیانەی کە نەخوانیەکێتی وەکو حەزب بە دڵنیاییەوە یەکێتی لەو بار و زروفەی کە کۆرۆنا بەسەر خەڵکە سەپان یەکێتی ڕۆڵێکی زۆر جامێرانەی بینی تەنانەت بەداخەوە هەندێک جار ئێمە بە تەواوەتی هەستمان بە جیاوازی کردووە لە وەزارەتی تەندروستیا کە وەکو پێویست هاوکاری ئەم ناوچەیە نەبووە کە پێوترێ زۆنی سەوز یەکێتی دەستەوەسان نەبووە بەرامبەر بە خەڵک و هەستاوە بە دابینکردنی دەرمان و دابینکردنی موچەی کارمەندانی تەندروستی بۆ ئەوەی پرۆسەی چارەسەرکردنی نەخۆشیەکانی کۆرۆنا لەم دەڤەرەیانە وەستێەوە تەنها دەستی نەبردووە بۆ ئەو شوێنانەی کە پێوترێ زۆنی سەوز بە پێچەوانەوە هاوکاری ناوچەکانی کەش بووە ئەمە بێگومان پرسی خەڵکە بۆیە یەکێتی هەروەکو هەواڵ سەرتی باسی کرد خزمەتکاری خەڵکە پێویستە ئێوە ڕازین لەو ئەدایە ئەوەی کە لە توانای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بێ و لە ڕووی داراییە و ئێمە کردومانە بێگومان ئێمە پێمان خۆش بووە کە زیاتریش بکەین بەڵام کە نەکراوە ئەمە شتێک نییە کە لە دەرەنجامی کەنتەرخەمی بوو بێ بەڵکو لە دەرەنجامی ئەو بار و دۆخە ئابوووریە خراپەیە کە بەرۆکی گرتوین جارێکی تر ئەویش بەهۆی نەخۆشی کۆرۆناوە هەمومان نەزانین داتەپینێکی ئابووری گەورە هەیە سەر تاسەری جیهانی گرتوێتەوە ئەم هەرێمەی ئەمەش بە دەرنیە لەوە بەڵام یەکێتی هەمیشە تمۆحی زیاتر بووە بۆ خزمەتکردنی خەڵک تا چەند سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان پەیامی یان پاڵنەری ئەوە بۆکەوەکو سەرکردایەتی هەم ڕەخنەگر بن هەم پاڵپشتی تیمی حکومەت لەکوێ باشیان کرد بڵێن باش و لەکوێ خراپیان کرد بڵێن خراپیان کرد ئەرکی ئێمە ئەوە نییە بۆ هەموو شتێک چەپڵە لێدەین بە هەموو بڕیارەکانی حکومت بڵێن دەستخۆش بە هەموو بڕیارەکان بڵێن بڵێ ئێمە پشتیوانیەکەی هەر بڕیارێک هەر پەیامێک هەر هەنگاوێک لە خزمەتی خەڵکا بوو بێکێتی دەستخۆشی لێ کردووە و هاوکاری کردووە و لەلایەن سەرک بافڵ و هەموو هەواڵانی کارگێڕ و مەکتەبی سیاسیەوە و سەرکردایەتیەوە ئەو هەنگاو کارکردنە هەیە بۆیە ئەوەی کە لە خزمەتی خەڵکایە ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکایە ئەرکی ئێمەیە کە درێژەی پێ بدەینەوە دەستخۆشی لە حکومت بکەینەوە تیمی حکومت بۆ نمونە یەکێ لە پرسە هەرە گرنگەکان پرسی موچە بووە و ئەو ئاستەنگەی کە لەگەڵ حکوومەتی عێراقیە حکوومەتی هەرێم تێکەوت ئەوە سەرۆکایەتی شاندەکە بەڕێز هەواڵ قوبات کە ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەم حیزبەی ئێمەیە زۆر بە سەرکەوتوانە توانی ئەو پرسە چارەسەر بکات و ئەمە بێگومان پێش ئەوەی کە لە بەرژەوەندی یەکێتیا بێدە ئەوەندە لە بەرژەوەندی خەڵکایە چونکە قوتی خەڵک و بژێوی خەڵک و ماڵ و مناڵیانە زۆر باشە لە گەڵ هەردوو پەیامنێرانی دەستگای میدیای کورسات کاروان و توانە لە کەرکک و ڕانی گفتوگۆکەین سەرەتا چینە لای توانە سڵاو لێبێ ئەگەر بتوانین لەسەر ئەدای کاری یەکێتی لە ماوەی ڕابردوودا چۆن توانی وتی خزمەت بکەن لە کۆی ئەو پرسانێک کە بۆ خەڵک گرنگ بووە ڕۆڵی یەکێتی چی بوو ئەگەر میوانت لابێت قسەمان بۆ بکەن سوپاس دەکەین. بەڵێ زانە دیارە من نامەوێ هەموو قسانە بکەمەوە کە ئێوە کردان دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان
لە سنووری ئیدارەی ڕاپەڕین لە ماوەی ڕابردوودا تاوەکو ئێستاش هەمیشە لەگەڵ کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بۆ هەمیشە وەکو خزمەتکارێک لە سەرجەم سێکتەرە جیاوازەکاندا خزمەتی سنوورەکەی کردووە. من ئێستا لە بەردەم مەڵبەندی 24 ڕاپەڕینم ژمارەیەک کادری دیاری سنووری مەڵبەندی 24 ڕاپەڕینم لەگەڵدا من دەمە ڕای ئەوان وەربگرم لەسەر ڕۆڵ و پێگەیشتی نیشتمانی کوردستان لە ناوخۆی یاریمی کوردستان لە تەواوی عراقدا. سەرەتا چمەلای بەڕێز مامۆستا کەمال مامۆستا یەکێتی نیشتمانی کوردستان بە تایبەتی لە ئێستادا بە سەرۆکایەتی سەرۆک باو تاڵبانی تا چەند توانیوەتی پێگەی خۆی لە بەغدا بێز بکات تا چەند توانیوەتی بەرگریکارێکی تەواوی مافەکانی گەلی کوردە. سواز بۆم دەرفەتە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سیاسی و کاریگەر لەسەر گۆڕەپانی کوردستان و عراق هەل لە سەرەتای دامەزراندنەوە کە بە دروشمی دیموکراسی بۆ عراق و مافی چارەی نووسین بۆ خەڵکی کوردستان دەستی پێ کردووە. لە دەورانی ڕوخانی ڕژێمی بەعزدا دەورێکی باڵا و کاریگەری هەبوو لە کۆکردنەوەی مەعارەزەی عراقی بۆ ڕوخانی ڕژێمی بەعسوودانانی بەرنامە ڕێژی هەروەها لە دوای ڕوخانی عراقیش یەکێک بە لەو حیزبە کاریگەریانەی بۆ مێژوێک و پانتایکی فراوانی لە مێژووی عراقدا داگیرکەوە لە نووسینەوەی دەستور و پێکێنانی ئەنجومەنی حکم و حکومەتی کاتی دواتریش یەکەم هەڵبژاردننی عراق لە 2005 هەروەها یەکەم سەرۆک کۆماریش لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەمە دەرخەری ئەوەیە کە ڕابەری کۆچکردومان جەناوی مامجەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان دەور و کاریگەرێکی باڵای هەبوو لە ڕابردووی. ئێستاش ئەم دەور و کاریگەریە درێژەی هەیە بە سەرۆکاتی هەواڵ پاڤڵ تاڵەبانی بە نیشانەی ئەوە لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکانی هەڵبژاردن لە کۆتایی ساڵی ڕابردوو دەیان سەردانی بۆ بەغدا کردووە بۆ کۆکردنەوەی لایەنەکانی عراق لە ماڵەکەی مام. خۆتان دەبینین ماڵەکەی مام لە بەغدا بۆتە سکۆی کۆکردنەوەی سەرکردە سیاسەکانی عراق بە ئامانجی کۆکردنەوەی ڕائجیاوازەکان بۆ ئەوەی ببێتە بنەمای پێکێنانی حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی. یەکێتی نیشتیمانی کوردستان دنیابینینێکی لە سەرەتاوە هەستی بۆ دنیابینینێک ڕاستە کردو بۆ عراق کە عراق میلەتانی عراق میلەتانی فرەنەتەوە فرائینن پێویستی بە تەوافقی نیشتیمانی پێویستی بە هەمومان هەیە بۆ بەڕێوەبردننی. لە ڕابردوودا میلەتانی عراق قوربانیان داوە بە تاگڕەوی سیاسی و تاگڕەوی نەتەوەی لە ڕابردووە سەردەمی بەعزدا بۆیە حکوومەتی عراق یەکێتی نیشتیمانی کوردستان هەواڵ پاڤڵ تاڵەبانی هەرزوو هەستی بە ڕاستیە کردو کە عراق پێویستی بەوەیە هەمومان بەشدار بین لە بەڕێوەبردننیدا. بۆیە سەرکردەکانی عراق لە ئێستادا ئومێدی گەورەیان لەسەر هەنگاوەکانی هەواڵ پاڤڵ تاڵەبانیە و بە وێنەی مامجەلال تەمەشای دەکەن. ماڵەکەی مام هەمان ڕۆڵ و پێگەی جارانی بۆ گەڕاوەتەوە بۆیە ئێمەش وەکو کادیران ئومێدی گەورەمان لەسەر هەنگاوەکانی هەواڵ پاڤڵە و هیوادارین لە دوای ڕۆژانی جەژنی قوربان کە بۆنەیەکی ئاینە ئینشاءڵڵا باشتر ئەم هەنگاوانە بچنە پێشەوە و ببنە ئەرزی واقع و ببێتە هۆی پێکێنانی حکوومەتی نوێی عراقی کە بربەبنەمای تەوافقی نیشتیمانی و لە ئاست داخوازی خەڵک و دانیشتوانی میلەتانی عراقدا بێ. بەڕێز مامۆستا کەمال سوپاس. کاک زانا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوودا و لە ئێستاژا تا چەند پێگەیەکی بەهێزیە بۆ لە هەرێمی کوردستان تا چەند توانیوێتی خزمەتکاری کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە لە شاخ و لە شار بەرنامەی خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانی هەبووە لە هەر خۆناغە و بەپێی خواستی خەڵک کاردانەوەی هەبووە. ئێمە هەمومان دەزانین ئێستا یەکێتی لە دوو ڕوانگەوە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەیەکیان لە ڕێگەی تیمی حکوومەتەوە کە بەڕێز کاقوبات سەرپەرشتی دەکا و لە ڕێگەی وەزارەت و لە ڕێگەی سەرجەم ئەو فەرمانگانەی کە هەیە بارکی خوان هەڵدەستن ڕۆژانە کاری خەڵک ڕایی دەکەن و خزمەتی خەڵک دەکەن. ئەوەی کە حکوومەتیش بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی کەم و کوڕیەکانیەوە ناتوانێت بیکە یەکێتی نیشتیمانی کوردستان شانی داوەتە بەر و هاوکار و هەماهەنگە بە تایبەت لە سنووری ئیدارەی پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕینەوەوانە هەموو کەم و کوڕیانەی کە بە هۆکاری قەیرانی دارایی و بەهۆی خراپیەوە نەتواندراوە حکوومەت پێیاناستێ یەکێتی توانیوێتی قەرەبوویان بکاتەوە دەست بە هەموو چین و توێژانە دەستی هاوکاری بە هەموو چین و توێژان لە درێژ بکە کە پێویستیان پێیەتی. لە دوایین هەوڵیاندا بەڕێز کاقوبات دوو پرۆژه یاسای دوو پرۆژەی زۆر باشی جێبەجێ کردو. یەکێکیان مەسەلەی یاسای کارە کە دوێنێ و پێرە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا دەنگی بۆ درا و یاساک وەکە بە کاقوبات سپێردراوە بۆ ئەوەی کە ڕێک بخرێ ڕێکخراوە خۆشبەختانە دوێنێ ئەنجومەنی وەزیران دەنگی بۆ دا و لەگەڵ بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمیدا دەچێتە بواری جێبەجێکردنەوە کە خزمەتێکی زۆر بە چینی کرێکار و بە کەرتی تایبەت و بە هەموو چین و توێژانە دەکات کە تاوەکو ئێستا و پێی زاوڕان لێ نەدراوەتەوە و لە ڕابردووشدا بینیمان لە ڕێگای
هەموو ئەو هەوڵانە و هەموو ئەو توانانەی کە هەم بۆ تیمی یەکێتی زۆر بەباشی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستانیان کردووە. سپاس کاکزانە کاکۆشمەند بەهۆی ئەوەی کە جەنابەت زۆر لە ناو چینی خوێنکاراندا بووی لە ماوەکانی ڕابردوودا یەکێتی نیشتمانی کوردستان و بەتابەتیش سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی خزمەتێکی گەورەی بە خوێنکاران کرد بەتابەت خوێنکارانی زانکۆکانی هەرێمی کوردستان بە دابینکردنی کەلوپەل و پێداویستەکانیان بە چاکردنەوەی بینایی زانکۆکان و بەشە ناوخۆیەکان ئەم خزمەتانی سەرۆک باوەڵ جەلال تاڵەبانی و خزمەتەکانی یەکێتی نیشتمانی کوردستان تا چەند جێگەی سەرنجە لە هەرێمی کوردستان بەتابەت لە ناوچینی خوێنکاران. بەڵێ بێگومان یەکێتی نیشتمانی کوردستان وەک حیزبێکی نوێگەر و ڕچەشتێن هەروەکو چۆن لە دوای نسکۆوە بەڕابەتی جەنابی مامجەلال شۆڕشی نوێیان بەرپا کردوەوە بوو حکوومەتی ڕێبەری کوردستان و پەرلەمانی کوردستان و ئەمانەی لێکەوتەوە جەنابی کاک بافڵیش بە هەمان شێوە وەکو سەرکردەیەکی ڕچەشکێن وەکو سەرکردەیەکی زۆر کاریگەر توانی لە عمقی ناکۆچەکانی خوێندکاراندا بێت گوێ لە ماف و داخوازیەکانی خوێندکاران بگرێ ئەوە بوو کە زیاتر لە 32 ساعات و نیو توانی کۆبوونەوە بکات لەگەڵ خوێندکارانی ناڕازی لە دەرەوەی ئۆرگانەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە دەبینین لە ناو سەرجەم کە حیزبیەکانی تردا ئەوەندەی گوێ لە خوێندکاری حیزبیەتێکی خۆیان دەگرن گوێ لە کادیر و خوێندکاری ناڕازی ناگیرێ بەڵام جەنابی کاک بافڵ ئەو ڕچەیی شکان تەنها لەگەڵ خوێندکارانی ناڕازی کۆبەوە کە ئەو خوێندکارانە بوون هیسەر بە حیزبەکەی ئەو نەبوون وتوانی سەرجەم ماف و داخوازیەکانیان بێنێتە دی تەنانەت وا بکە لە تیمی حکوومەت کە گوێ لە داواکاریەکانیان بگرن ئەوە بوو کە دوای چەندین ساڵ بڕانی دەرماڵە بۆ خوێندکاران سەر لە نوێ بەسترایەوە و وای لە خەڵکی تریش کرد کە ناچار بن چاولێکەری بکەن لە کاک بافڵ بچێت لەگەڵ خوێندکاران دابنیشن و بەڵام ئەوەی ئەوان وەکو چاواشەکاریەک و یاخود بۆ تەنها بۆ میدیا بوو هیچ دەرەنجامێکی نەبوو ئەوەی کە کاک بافڵ کردی بەڕاستی جێ ئومێدی تاک بە تاچی خوێندکاران و مامۆستایان و توێژی پەروەردە خوێندنی باڵا بوو ئێمەی کادریش سەر لە نوێ جۆشێکی کە دراینەوە کە بتوانین وا لە خەڵکی خۆمان بکەین ئەوەندە بە ڕوویەکی سوورەوە لە ناو خەڵک بین کە سەرکردەکەی ئێمەیە دەتوانێت لەو پەڕی ناکۆچیدا لەو پەڕی قەیرانی داراییدا گوێ لە خوێندکار بگرێ و بتوانێت سەرجەم داواکاریەکانیان بێنێتە دی. سپاس کاکۆشمەند کاک سەفا یەکێتی تا چەند توانیوێتی خاوەنی یەک بڕیار بێ بەتابەت لە ئێستادا یەک بڕیاری لە ناو یەکێتی نیشتمانی کوردستاندا جێبەجێ بکرێت. دیارە یەکێتی نیشتمانی کوردستان وەک هێزێکی گەورە و کاریگەر لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق بە درێژای تاریخی خۆی ڕەچەشکێن بووە دەستپێشخەر بووە لە پیشاندانی کۆم سیاسەتێکی حەکیمانە بە شێوەیەکی بەهێز شەڕی ماف و داخوازەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی کردووە سەبارەت بەس یەک بڕیاری و یەکسەنتەری دیارە یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا لە سەردەستی کاک بافڵ تاڵەبانی پێگە و سنگ و قورسایەکی تەواو جدی هەیە لەسەر ئاستی ساحەی کوردستان و عێراق و ناوچەکە وجودێکی دیندیار و حیساب بۆکراوی هەیە دەبینین لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەکێتی ئێستا لەسەر دەستی جەنابی سەرۆک باڤڵ گەڕاوەتەوە دەتوانم بڵم باڵانسی هێز گەڕاوەتەوە تاک حیزبی و تاک شخصی لە هەرێمی کوردستان کۆتایی پێهاتووە کە پێشتر دەوریان هەبوو لە ڕسمکردنی سیاسەتی هەرێمی کوردستان لە نمونەی ڕیفراندۆم ئێستا حیزبی ڕکابەرە یەکێتی نیشتمانی کوردستان بە دەری کاک باڤڵ دەڕێ نەک حیزبی ڕقم دوو بگرێت حیزبی ڕقمی یەکیش دەبێت لە داهاتوودا دەتوانین بڵێن لە ڕووی هینەوە ینی متمانەوە دەتوانین بڵێن ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان متمانەیەکی تەواوی گەڕاوەتەوە بۆ خەڵکی کوردستان خەڵک بە دڵخۆشیەوە یەکێتیان دەوێت ئەندام و لایەنگرانی یەکێتی لەوە تێگەشتوون یەکێتی چیتر خەمسارد نییە بەرامبەر بە خەڵکەکەی خۆی بگرە خەڵک ڕۆژانە لە حیزبەکانی ترەوە پەیوەندیمان پێوە دەکات و دێتە ناو ڕێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان چونکە یەکێتی نیشتمانی کوردستان بە تاکە فریاتڕەس و تاکە شەڕکەر و ڕکاب نوێنەری خۆیان دەزانن بۆ بەدەستێنانی ماف و خواست و داواکاریەکانی خەڵک دەست خۆش کاک سەفا سپاس زاناگەر لەگەڵم بی دوایین میوانم وەردەگرم کاک سەردار تۆ لە ناو کەرتی تەندروستی لە ماوەی ڕابردوودا یەکێتی کۆمەڵی خزمەتی زۆری با کەرتی تەندروستی کرد بە تایبەتی لەم سنوورەدا ئەم خزمەتکردنی یەکێتی تا چەند بۆتە جێگای سەرنج دەستان خۆش بێ وەڵام ئەسڵا بۆ بینەرانی تەلەڤیزیۆنەکەتان و
ئەگەر لە کەرتی تەندروستی قسە بکەین بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای لە شۆڕشی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ دام و دەستگای تەندروستی هەبووە و لە دوای ڕاپەرنجگەشەی بە دام و دەستگای تەندروستیداوە دەستگای تەندروستی پێشمەکە تا ئێساش ڕۆڵ و خزمەتی بەرچاوی هەیە وە شانبەشانی وەزارەتی تەندروستی کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەداخۆ لە دوای شەڕی ناوخۆ بوو بە بەشێک لە مێژووی نەتەوەکەمان لە دوای شەڕی ناوخۆ کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەی زۆنی سەوزی داوای کە بە ئیدارەی زۆنی سەوز ناودەبرێت ژێرخانێکی تەندروستی بەهێزی هەیە و لەسەر ئاسی عراقدا بە دوایین ئامار و ڕپێوەکان لە کەرتی تەندروستی لە پارێزگای سلێمانی لە پێشەنگدایە و لە ڕژبەندی یەکەمدایە هەرچەندە لە ئاسی تەموعی ئێمەدانیەوە پەیمان وایە و ئێمە وەکو حزبێکی خزمەتگوزار وەکو حزبێک کە هەڵقوڵایی کۆمەڵانی خەڵکی کوردستانی و حزبی ڕەنجدەرانی بیر و بازم پەیمان وایە دەبێت زیاتر لە گەشەکردندا لە ئێستاشدا لە دوایین هەوڵەکاندا کە لە ئێستادا ململانەیەکی زۆر هەیە لە بینی کەرتی گشتی و کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان وە کەرتی تایبەت تقریبا ڕوو لە هەڵشانە خۆشبەختانە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیدارەکەی تیمی یەکێتی لە حکوومەت هێرشێکی پێچەوانەی دەست پێ کردو کۆمەڵێک دام و دەستگای تەندروستی بەتایبەت لە سنووی سنتەری سلێمانی و بەنسبەت ئێمە وەکو ئیدارەی ڕاپەڕی کردوتەوە زنجیرێک سنتەر و نەخۆشخانە و ئەوانەی کردوتەوە لە سنتەری پارێزگای سلێمانیش بە هەمان شەو دوو نەخۆشخانەی گرنگ و کاریگەری کردوتەوە و هەوڵەکانیش بەردەوام دەبن و ئەم هێرش پێچەوانەی هیوادارین یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری بەردەوام بێت و پێنا بەرجەستەبوونی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە فەلسەفەی سۆشیال دموکرات کە لە خزمەتی عەدالەتی کۆمەڵایەتیدا ئومێدێکی باشی گەڕانتەوە بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئومێدوارین بەردەوام بێت. دەستان خۆش بێت سوپاس بۆیە کە لەگەڵم دابوون بەڵێزانە ئەمە ڕای تەواوی ئەم کادرانە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لەسەر ڕۆڵ و پێگەیشتی نیشتیمانی کوردستان لە هەرێمی کوردستان هەم لەسەر ئاستی عێراقدا. سپاس بۆ تۆ توانە سپاس بۆ میوانەکانت کاروان سڵاو لێبێ تۆ ئەگەر چەند کەسێک لای تۆ نزیک بن بتوانانی پرسیاریان لێ بکەی لەسەرەوەی هەم یەکێتی چی کردووە هەم چیتر بکات. زانە سڵاو لێبێ من بۆی کات لە بەرنامەکەنە کوژم ڕاستەخۆ پرسیارەکانی تۆ ئاراستەی و کەساناکەم کە لە نزیکی منن لە کاگەردی و دەست پێکەم کاگەردی سڵاو دەبێ هەنگاوەکانی یەکێتی لە سەراستی بەغدا و پاشان هەرێمی کوردستان و کەرکووک چۆن بۆ سەرەتا لە بەغداوە دەست پێکەین ئەو هەنگاوانی کە لە پێشوندراون بۆ ئێستا ئەندرێن پێ دوای داهاتوە بێت چۆن بێت. وڵای سەرتا زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ کورسا سپاس بۆ برین بینەرانی ئازی خۆشەویست و بە خێراتنی میوانە بەڕێزەکانی بەرنامەی ڕەهەندیشەکەم دیارە لەم هەڵومەرجەی سیاسی ئەمڕۆکەوە عێراق و هەرێمی کوردستانی تایە و ئەم پاشاگەردانی کە لە هەرێمی کوردستان هەیە و ناکۆکان لایەنە ناکۆکانی کە هەیە لە پسەر پێکێنانی حکوومەت و سەرجەمکێشەکانی هەرێمی حکوومەتی عێراقی هەیە دیارێکی شمانی کوردستان هەمیشە کۆکەرەوەی هەموو هێز و چین و توێژەکانی حکوومەتی عێراقیش بووە بە هەرێمی کوردستانیشەوە و هەمیشە هەوڵی داوە کە ئەو ماڵە بێت کە هەمووان سەریەک مێز و سەریەک گفتوگۆکاتەوە بۆی گوژانی خۆشگەزێرانی بۆ هەر سەم هاوڵاتیانی عێراق و سەرجەم پارێزگانی عێراق و عێراق بە تایبەتی بگرێتەوە. چتری کۆکەرەوەی لایەنەکانی خستون و شیعەش بووە بەتاکید هەمیشە یەکێتیشمانی کوردستان لەسەر ڕێبازەکەی دەستکە گوڵەکەی هەڤاڵ مامجلال بووە ئەوەشمان بیر نەچێت کە هەمیشە هەڤاڵ مامجلال ماڵەکەی هەڤاڵ مامجلال دیوەخانێکی گەورە بووە کۆکەرەوەی سەرجەم چین و توێژەکانی ماڵی شیعە و سوننە و لایەنەکانی تری حکوومەتی عێراقیش بۆ کە بۆ پێکێنانی حکوومەتی عێراقی و خۆشگوزەرانی لە حکوومەتی عێراقی بێ و ئەم چەند ڕۆژێکە ڕابردوش کە بینیمان هەوڵەکانی سەرۆک پاڤێڵ جەلال تاڵەبانی کە لەسەر ڕێبازەکەی هەڤاڵ مامجلال و کۆکەرەوەی چین و توێژەکان و لایەنە ناکۆکانی هەرێمی حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستانیشە کە بینیمان کە لەم ماوەی ڕابردووە کە چی کردو و چیشی نیشانداوە ئەنجامەکەشی چیە بێت ماوەی شتێ بینی ئینشاءالله. ئەگەر گەنجشتر بێت بۆی پرسیاری لە بکەم سەبارەت بە هەنگاوەکانی یەکێتی لە ناوستا بڕێنراوەکانە دەبینین لە ماوەی ڕابردووە هەنگاوەکان بە ئاڕاستی خزمەتی خەڵک بۆ ئێستش بە هەمان شێوە بەردەوامە تۆ هەنگاوانە چۆن هەڵەسەنگێن؟ وەک هەمیشە یەکێتی زەرورتی گرنگ بۆ کەرکووک و کەرکووکەکان کەرکووک خەڵکی کەرکووک دایمەن بەردەوام لە هەنگاو و سیاستەکانی یەکێتی بۆ لە کەرکووک بۆیە ئەم هەنگاوانە بە ئاراستەیەکی باش ڕادین ئینشاءالله وەکو چۆن لە دوای ڕووداوەکانی ڕشاندۆمەوە یەکێتی لەگەڵ خەڵکی کەرکووک مایەوە و خزمەتیانی کرد و لە هەموو باردۆخەکاندا داکوکەری خەڵکی کەرکووک بووە مافەکانیان بووە و لە زۆربەی بڕیارە تاکڕۆیەکانی ڕێگەسپەرچوونی هاوچەپەرستەکانە ئەو ڕۆڵی کاریگەری بینیوە کە دیفاعی لە دۆزی کورد کردو و خەڵکی کورد کردو بێجیاوازی. ئەگەر ئەم گەنجەش لەگەڵ منایە بۆی کە گفتوگۆ لەسەر سیاسەتێکی لە هەرێمی کوردستانە بکەین تا چەند ئێستا ئەو یەک بڕیارەی کە لە نێو یەکێتیدا هەیە تا چەند وای کردو هاوسەنگی هێز
یاخود کارێکا بۆ جارێکی تر دەستبەکردنی هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان یەشێتی نیشتیمانی کوردستانی ساگانە لە سلێمانی هەوڵەدات خۆی لەگە هاوڵاتیانە چا بکاتەوە و ئاشتەوایی بگەڕێنێتەوە ناو خەڵکو بۆ کارەکانیان و لەگە حیزبەکانی دیکەیە بۆ خزمەتی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێ دوای هەنگاوەکان بە چا ڕاستەیە بووێت هەنگاوەکان بە ڕاستەیەشی باشە ڕوا بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان یەشێتیش لەو شارەیە خزمەتێک چاکەکات زیاتر لە لایەنەکانی دیکە هەوڵی خۆشگوزەرانی خەڵکی هەرێمی کوردستانەدات بە دڵنیاییەوە داواکاری تۆ لە یەکێتی وەکو گەنجێکی کەرکووک هەنگاوەکانی داهاتووی بۆ ناوستابڕێنراوەکان چی بێت داواکاریمەوەیە یەشێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوودا زیاتر خزمەت بە یەشێتیش بە ناوچەدا ڕێنراوەکان بکاو بە هەرێمی کوردستان و لە ئێستا زیاتر کار بۆ بەرەوپێش چوون بکات خزمەت زیاتری بکات بە خەڵکی کوردستان بۆ جەنابەت زانە ئەوەی کە جۆبیستی بوون ئەمە پەیامی گەنجانی کەرکووکە لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستانە سەبارەت بە ئەو خزمەتانی کە لە ڕابردوود لە ئێستاشدا یەکێتی پێشکەشی هاوڵاتیان دەکات سپاس بۆ تۆ بۆ میوانەکانت سپاس کاروان محەممەد و توانە عومەر سپاسانەکەم کاک سەرتیب یەکێکتر لە بابەتەکان کە هەمیشە یەکێتیەکان نیگەرانی یان ناڕزایەتیان لەسەر دەربڕیەوەی کە یەکێتی دوای خطابی خەڵکی ترکەوتووە لە ماوەی ڕابردوودا چەند ئێوە لە قیادەی یەکێتی توانیوتانە کە یەک بڕیاری و یەک دەستی و ئیرادە نەشکاندنی یەکێتیەکان بۆ بڕیاری سیاسیتان بجێڕنەوە بەڵێ هەر ئەو ماوەی ڕابردوو مەسلەی دوای پێکهێنانی هەڵبژاردننی عێراق و کە بڕیار وابوو یەکێتی و چەند حیزبێکی سیاسی ئاوت بکرێت لە خەیاڵدانی خۆیانە و یەکێتی تەسلیمی ئەجیندای چەند لایەنێک بێت و وەکو لایەنێک ئەگەر بێ بەشداری بکە یا بەشداری نەکە بەم شێوە مبادرە یەکێتیان کرد بەڵام دەرکەوت کە ئەو ئیرادەی کە یەکێتی هەبوو ئەو خوێندنەوەی کە هەیبوو بۆ پرۆسی سیاسی لە عێراقا ئەوە ڕێگە ڕاست و دروستەکە بوو ئەویش بێگومان وەکو باسمان کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ سوود لە ئەزمموی ئەو ڕێبازەی جەنابی مامجلال وەربگرێ کە تێڕوانینی بۆ عێراق چۆن بوو و چۆن لەگەڵ لایەنەکانە تەعاملکە ئەمە نەخشە ڕێگایەکە ئێوە میراثێکی گەورەی سیاسیتان ئەبێ لەسەری بەردەوام بێ و ناو ناوبانگەکەیشی تا ئێسیشی لەگەڵا بێ یەکێتی بێگومان و خەڵکی کوردستانیش شانازی پێوەکە ئەو ئیرادە یەکێتی نیشتیمانی کوردستانە سەرەتا لە یەکەم کۆبنەوەی پەرلەمانە وا دەرکەوت کە لەوانەیە ئیرادەی یەکێتی شکابێ و یەکێتی تووشی پەراوێزخستن بێتەوە بەڵام هەرو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە کرد کە ئەمە هەموو کۆبنەوەکان نییە و ئەمە زۆری ماوە و قۆناغ یەکەم کۆتا قۆناغ نییە و ئەم پرۆسەیە خاڵی تری بەدواوەیە بە نەتیجە دەرکەوت ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بوو مەبەستم یەکەم کۆبنەوەی کە لە مانگی یەکی ساڵکرا بۆ پێکانانی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەران و جەلسەکە کرا ینی لەوانەیە جۆرێک لە پلاری سیاسی ئاراستی یەکێتی نیشتیمانی کوردستان کرابێ بۆ بەشداریتان نەکرد لە یەکەم کۆبنەوە ئەوە بێ ئێوەش سەرۆکایەتی پەرلەمانی عێراق پێکهەیە هات هەرچەند ئەو سەرۆکایەتی کە پێکات هەمان تەقسیمی سەرۆکایەتەکانی پێشووترە بێ یعنی یەکێتی نەویستووە کە بۆ جێگرێکی سەرۆکی پەرلەمان ببات و تا بچێتە ژوورەوە هەوڵی بۆ بات و کاندیدی هەبێت و یا کاندیدی نەبێ یا پشتیوانی بکە پێشووتریش یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەستەی سەرۆکایەتیە و هەممان ئەو تەشکیلەی ئەو ئەحزابانەیە یەکێک سونە یەکێک کورد و یەکێک لە شیعەکان کە بە زۆرینە هەمیشە هەر لە ڕەوتی سەدر و لیستەکانی ئەو بووە بۆیە ئەو ئیرادەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تەجروبەی چەند ساڵی ڕابردوو و ئەم چەند مانگەی کە بە پرۆسی سیاسی بە قورسی لە عێراقا جۆرێک لە هەوڵدان بۆ دەستشکاندنی یەکتر و پەراوێزخستنی یەکتر هەبوو چ لە ناو ماڵی کووردا چ لە ناو پێکەتەکانی ترا بەڵام دەرکەوت کە سیاست و ئیرادەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئیرادەیەکی بەهێزە و خاوەن بڕیاری سربەخۆی خۆیەتی و خۆیەتی گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکانەکە و پێشووتر لە سەروبەندی ئەو کۆبنەوەی یەکەمەیە کە باسمان کرد باس لەوە کرابوو کە لایەنێکی لەوانەیە سیاسی ویستی بێتی بە ناوی هەموو هەرێمی کوردستانەوە مفاوەزە و گفتوگۆ بکات و چەند خاڵێک و چەند خاڵێکی یعنی بەداخەوە خاڵەکانیش کە باسییان لێکردبوو هیچی ئەساسی و جەوهری نەبوو بۆ داخوازیەکانی خەڵکی کوردستان زیاتر لەسەر مەناسب و پێگە و پلە و ئەوانە بوو بۆیە ماوەی ڕابردوو سەلماندی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیرادەی خۆیەتی و
باشیە ناوێتی و بەردەوامیشە بێ هەر بڕیارێک بدا خۆی بڕیار ئەدا ئەمە گرنگە بۆ حیزبی سیاسی و بەڕەچاوکردنی واقعی سیاسی هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان و ئەو پێدراوانەی کە لە بواری سیاسیە یەتە پێشەوە چونکە سیاست مامەڵەکردنە لەگەڵ واقع و لەگەڵ ئەو زۆر جار ڕەنگە کوردستانیش مەسەلەن ترسی لەوە هەبێت کە یەکێتی لەژێر بۆ یەک ریزی بێ بە هەر ناوێک بێ لە ژێر ئیرادەی حزبی تر ئەوە لە ناوێکێتیان ڕوئەدات یەکێتی بۆ سەقامگیری خەڵکی کوردستان و خۆشببختی و خزمەتگوزاری و تێکنەچوونی پرۆسەکە زۆر جار قوربانی داوە لەوانەیە جاری وایە ئەم قوربانیدانە خراپ خوێندنەوەی بۆ کرابێ و لەو شوێنەی کە یەکێتی کە پێویستەکە وەک لە مەکتەبی ڕاگەاندنە ئەو کاتە باسی کرد بوەستن و تا ئەمە یەکێتی لەو شوێنەی کە بێوێ سیاستی خۆی ئاراستەکە لەو شوێنەی پێویست بکە قوربانی بۆ خەڵکی کوردستانەدا چونکە دوجار حیزبی سیاسی کەرەستەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک و سەقامگیری هەرێمەکە و بارودۆخی حکومڕانی و خەڵکی کوردستان بەرگەی ئەوە ناگرێت جارێکی تر کە تۆ بێیت لە پێناو کۆمەڵێ شتا خەڵکەکە تووشی دەردی سەری و دووچاری کێشە و تەنگ و چەڵەمەیەکی تری بکەیتەوە بەڵام یەکێتی کاتێ قوربانی ئەدا لە پێناو خەڵکە ئەمە هیچ سازش نییە لەسەر مافەڕەواکان واتە وەکو باسمان کرد حیزب کەرەستەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک بەڵام ماوەی ڕابردوو کاتێک کە تۆ باسی سربەخۆیی بڕیاری سیاسیەکەی یا باسی حاڵەتەکەی لە واقع عادەرەکەوێت لە واقعی چەندمانی ڕابردووە دەرکەوت کە یەکێتی خاوەنی ئیرادە و بڕیاری خۆیەتی و گفتوگویەکی سەرکەوتوانەی لەگەڵ بەغایە کردووە و خوێندنەوەیکی باشی بۆ پرۆسی سیاسی لە عێراقا کردووە کە حکوومەتی زۆرینەی نیشتیمانی بەو شێوازەی ئەو لیستانی پێش و داوایانە کرد پێک نایە و پێکیش نەهات بەڕێز خاتۆم پاک یەکێتی بۆ خوێنکاران بۆ پیشەوەران بۆ چین و توێژەکان توانیوێتی چی بکە وەکو حەزب وەکو تیمی حکوومەت تاکو مەسەلەن بە خەڵک بڵێن کە ئێمە لانی کەم توانیمانە بەرگری کارتان بین ئەوەی کە زۆر گرنگە کە تۆ خۆ دەنا وەسەتی زانکۆشان بەڵێ ئەوەی کە زۆر گرنگە بۆ خوێنکاران چونکە خوێنکار ماوەیەکی دیاریکراو لە زانکۆیە ئەمێنێتەوە و ئەو ماوە دیاریکراوە ئەرکی سەرەکی حکوومەتەکە هەموو پێداویستیەکانی پێداویستی زانستی بێ پێداویستی کارگێڕی بێ پێداویستی خوێندن بێ بۆی دابین بکات چونکە لە دەرەنجامە ئەوە نەوەیەکی نوێیە لە داهاتووە ئەو ڕابەتی ئەم وڵاتەکە ئەوە بێ بە سەرۆک کۆمار ئەوە بێ بە سەرۆکی حکومەت ئەوە بێ بە سەرۆکی حیزبەکان بۆیە زۆر گرنگە تۆ پەروەردەیەکی دروستت هەبێ جەنابی مام جەلال وتەیەکی زۆر پیرۆزی هەیە لەکە ئەگەر من سیاستم نەکردایە پێم خۆش بووم مامۆسای زانکۆ بووم کەواتە پێی خۆش بووە لەناو ئەو گروپە خوێنگەرمەیە ژیان بگوزارێنێ کە زۆر گرنگن بۆ داهاتووی ئەم میلەتە بۆیە ئەم چینە گرنگە کە لە ناو کۆمەلگایە هەیە بەڕاستی پێویستە بە هەند وەری بگری چونکە سبەینێ کە تۆ خوێنکارانت بە شکستەوە لە زانکۆ هێنایە دەرەوە تۆ کۆمەلگاکە تووشی شکستێکی گەورابێ بۆیە لەو ڕوانگەیەوەیکێتی خەمخۆری خوێنکاران بۆ و هەمیشە گوێی بۆ گرتن و هەمیشە هەر لەو پێودانگەشەوە ڕێکخراوێکی زۆر لە مێژمان هەیە کە پێوتە ڕێکخراوی خوێنکارانی کوردستان کە باوەڕی بە بەشداری کارایی خوێنکاران هەیە لە کاری سیاسیە چونکە دەرکەوت هەموو سەرکردە سیاسیە زۆر دیارەکان لە ژیانی خوێنکاریەوە دەستیان بە کاری سیاست کرد ئەوەی کە ئێمە لەم ساڵا بینیمان خوێنکاران تووشی ئاستەنگ و کێشەی گەورە بوون لەو بەشە ناوخۆیانەی کە تیا ئەژیان بە تایبەتی ئەوانەی کە لە بەشە ناوخۆیەکانەوە ئەژین کوڕ و کچی ئەو خەڵکە کەم دەرامەتانن کە لە دەرەوەی شارەکانەوە دێن و لە زانکۆیە ئەخوێنن بار و گوزەرانێکی زۆر خراپ کە شایستە نەبوو بە ژیانی ئەوان کاتێک کەیکێتی لە ڕێگەی سەرۆک بافڵەوە چاوپێکەوتنی لەگەڵ ئەو کۆمەڵە خوێنکارانە کرد ئەوەی کە زۆر گرنگ بوو لەو دیدارەیە من ئەمێ سەرنجی لێ بدەم ئەو ڕۆژەی کە کۆبوونەوە هەبوو لەگەڵ خوێنکارانە یەک ئەندامی سەرکردایەتی ئەم حیزبە حزوری نەبوو لەو کۆبوونەوەیە بۆ ئەوەی ئازادیەک بدرێ بۆ خوێنکارانە بە ئارەزوی خۆیان قسە بکەن و بینیشمان هەندێک لە خوێنکارەکان ڕیکۆردی هەموو کۆبوونەوەکەیان کرد و بڵاویشیان کردەوە هەندێک لە خوێنکارەکان
زۆر بە ڕقیش وتەکانی خۆیان دەربڕی بەڵام لە دەرەنجامە زۆر بە دیموکراسیانە و زۆر بە ڕۆحێکی ڕاضیەوە قسەکان وەرگیرە و قسەکان لە چوارچەوەی ڕخنەیە هاتە چوارچەوەی جێبەجێکردن و خزمەت گوزاریەوە بە شەناوخۆیەکانیان بۆ چاکرایەوە دەرماڵی خوێندکاران دابین کرا جگەلەوەش چەندین پێداویستی تر هەبوو لە زانکۆکانە بۆ نمونە تاقیگەکانە و هەروەها زۆر جاریش هەوڵی لابەلا هەبووە لەلایەن ئەندامانی سەرکردایەتی خۆیانەوە بۆ بەسەرکردنەوەی بە شەناوخۆیەکانی کچان بوو بێ کوڕان بوو بێ بۆی بە دەنگیانەوە بێن بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەستی بە گرنگی خەباتی یان قۆناغی تەمەنی ئەو توێژە کردووە باەخیان پێدا من پێم وایە ئەبێ خوێندکارانیش بە ویژدانەوە ئەو هەماهەنگی نێوان خۆیان و یەکێتی نیشتیمانی کوردستان بخوێننەوە و بە ویژدانەوە هەڵی بسەنگێنن چونکە لە دەرەنجامە دابینکردنی ژیان و گوزەرانی خوێندکاران لە ناو زانکۆکانە ئەرکی حکوومەتە بەڵام کاتێککە یەکێتی خۆی جێبەجێەکە ئەم ئەرکە کەواتە هەست بە لێپرسراوەتیەکە بەرامبەر بە تاک بە تاکی ئەم کۆمەلگایە لە ناویشانە خوێندکارانی ناو زانکۆکان دو سەرنجی بەڕێستان لەو بەرنمەیە چی ئەڵێن بە خەڵکی کوردستان من تەنها یەک شتم هەیە کە ئەمەوێ بە بینەرە بەڕێزەکانی بڵێم ئەو کەش و ئازادی و ئەو دیموکراسی کە لەم هەرێمایەکێتی بۆ خەڵکی فراهەم کردووە بە پۆزتیف بیخوێننەوە چونکە هەمومان ئەبینین ئەو کەشە ئازادی کە لێرە هەیە و ئەو تەنانەت لەناو خودی کادری حیزبەکانی حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە ئەبینین کەوا خەڵکێکە زۆر لە سوۆشال میدیا ڕخنە ئەگرێ بەر سەرکردایەتی ڕخنە ئەگرێ قسەی خۆیەکە هیچ کاتێک لەمانە بەر تو دوتیژی و بەر سزای تون نەکەوتون هەرچەندە لە پەیڕەوی شاچوارچێوەیەک بۆ کاری حزبی دێتشان کراوە بەڵام ئەمە بەڵگەی ئەوەیە کە یەکێتی ڕێزی لە ئازادی بیر و ڕای گرتووە ڕێزی لە خەڵک گرتووە و تازەترینیشان دیداری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەو دیداری کە هەموو خەڵکی بەشداری کرد بۆ ئەوەی بوار بە هەموو خەڵک بدا قسە بکەن سەرنجیان هەبێ لەسەر یەکێتی و هەنگاوەکانی داهاتووی یەکێتی چی بێ چونکە یەکێتی خۆی بێ بەشێک لە خەڵک ئەزانێ پێی باش بووە کە یەکێتی لەگەڵ خەڵکە پلانی داهاتوی خۆی دابڕێژرێ سوپاس دەکەم دو سەرنجی کاکسەفتی ومێ دەکەین کە دوای جەژن ئەو پرۆسە سیاسی لە عێراقا هەیە بۆ تەشکیلی حکوومەت زوو پێک دێ چونکە هەموو حیزبە سیاسیەکان کۆمەڵێ بەڵێن و کۆمەڵێ بەرنمەیان لە کاتی انتخاباتە خستوتە ڕوو ئەمە جێبەجێ ناکرێت ئەگەر حکوومەتی عێراقی پێک نەیەوە تا حکوومەتی عێراقی پێک نێت ناتوانێت تەنانەت کۆمەڵێ مامەڵەی دارایی و کۆمەڵی پێداویستی هەرێمیش هەیە جێبەجێ بکە کە لە ڕووی فیدراالی و خۆتەزانین بەشێک لە پێداویستەکانی هەرێم ئەبێ لە بەغداوە دابین کرێ و لە ئاسی خزمەتی ناو خەڵکیش بە تایبەتی مەلەفی خوێندکاران خۆتەزانی ئەو کۆبوونەوانە نەتیجەکەیەوە بوو بە فعلی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە بڕیاری کاک بافڵ دەستکرا بە نۆژنکردنەوە و دابینکردنی پێداویستەکانی بەشە ناوخۆی و لە هەمووشی گرنگتر یەکێتی لە بەشێک لە ئیمکانیاتی خۆی دەرماڵی دەست پێ کرد دواتر بوو بە وەکو چۆن بڵێ ئەمری واقع بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵاوە کە یەکێتی ئەو زەختەی کرد کە بەدەم داخوازی خوێندکارانەوە هات و خاڵی دەرماڵیش جێبەجێ کرا سەرڕای نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکان و گوێگرتن لە خوێندکاران و تەنانەت لەسەر داخوازی ئەو خوێندکارانە وەکو قوربانیەک بۆ وەزعا یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکانی کۆمەڵی خوێندکارانی کوردستانی ڕاگرت لەبەر ئەوەی کە دەرفەتێک بدەرێ بە خوێندکارانی ناڕازی قسەی خۆیان بکە کە ئەمە بێگومان خۆتەزانی ڕێکخراوێکی وەکو هەواڵ دڵپاک باسی کرد دێرین و تەمەنی 45 ساڵە لە ناو کایەی سیاسی و پەروەردە و خوێندن و نوێنەرایەتیکردنە ئەوە مەبەستی بوو یعنی یەکێتی بە فعلی کە خزمەتی خوێندکاران کاوە کردیشی بۆ سێکتەرەکانی تریشی ئەوەی کە ئەبینی زۆر جار یعنی خەسەخانەکان بواری پاکردنەوە ئاو بۆ شوێنێک یەکێتی لە ئیمکانیاتی خۆی جاری وایە نەیداوە بە بارگا و مقڕەکانی خۆی بۆ شوێنێکی نردووە یا هاوکاری شوێنێکی پێکردووە بەڵام
مەسئولیەتە گەورەکە لە ئەستۆی حکوومەتە ئومێ دەکەین ئەوش باشتر بتوانێت لەوەی هەیە پێداویستەکانی خەڵک جێبەجێ بکەوت. زۆر سپاس بۆ بەڕێز سەرتیب عەلیان دابەسەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس بۆ بەڕێز دکتۆر دڵپاک تاهیر دابەسەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس بۆ هەردوو بەڕێزان. بینەرانی خۆشەویست دووبارە جەژنتان پیرۆز بێ، هەموو ڕۆژێکتان خۆشی و شادی بێ، بە هیوایەوەن کە هەموو ێزولانە سیاسیەکان بە یەکریزی و بە حەقیقی کار لەسەر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن بۆەوەی ژیانێکی ئاسوودەتر بە خەڵک یاخود ژیانێکی ئاسوودەتر بۆ خەڵک دابینکرد. ئێمە لەگەڵ هاوکارانم ڕەهەنمان پێشکەشکردن ئێوە شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە.